سڵاوتان لێبێ من کۆڤانەزەتم لە دیدارێکی تایبەتدا لەگەڵتان دەبم لەم بەرنمەیەدا باس لە کۆنتترۆلکردنەوەی شنگال دەکەین. ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگە توانیان قەزای شنگال بە تەواوی کۆنتترۆل بکەنەوە، بەڵام قۆناغێکی نوێ دوای ڕزگارکردنی شنگال دەیەویش ئاوادانکردنەوە وەروە چۆنیەتی پاراستنی قەزای شنگال دێت، وەروە باس لە کاردانەوە جیهانیەکان دەکەین بە تایبەتی لە ئەمریکا چ کاردانەوەیەکە بۆ سەبارەت بە ئازادکردنی شنگال لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە. لەم دیدارەدا میێوانداری هەریەکە لە دلشاد شەهاب ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان، وەروە عەمید عادل کاکەیی فەرماندەی یەکەی ئیسنادی هەولێر لەگەڵمان لە نێو ستۆدیۆ، وەروە بەیان سامی عەبدوڕەحمان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکاوە لەگەڵما، وەروە لیوا جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە لە سلێمانیەوە لەگەڵم دەبێ. لە سەرتاشدا بەخێر بێن، لە سەرتادا دەچمە لای بەیان سامی عەبدوڕەحمان کە لە ئەمریکاوە لەگەڵما. بەیان خان ئەو کاتت باش، دەنگدانەوەی ڕزگارکردنی شنگال لە ئەمریکا چۆن بوو؟ إيفارا بخير الأمريكا روجة بس إيفارا بخير الكردستان الأمريكا أخباري السركيل في درجة سر شنغالية سر رزقار كدنا شنغالية ومدفي في فرصة بكار بينا مس بيروز بايل هم خلق كردستاني بكم خلق الشنغالي إيزيدي براي خشكو برايت ميد إيزيديا أفسر كفتنا كان مزنش مهمارة من غير خلق الشنغالي رش كردستاني هميرة وبراسته دوستت ميل أمريكا جي بيروز بايل متكنا. بله کارودان بیان خان کارودان لأمریکا چوا بون به تایبەتی جالی سیاسیان و سیاسیان أمریکا و ببره براسته دنگی و گلک باش نایه مپرسیاره و باش تنگیشت. بله کارودان سیاسی به تایبەتی برپرسین أمریکا کارودان لور چوا بود درباره آزادکردن شنگاله. برپرسێت ئەمریکی ئەوژی گەلێکی سەر بلندنە ژبەر هێزێت ئەمریکیت جەوی وانژی ڕۆلێکی گەلێک مهم دیتل ئازادکردنە شنگال شوان ڕژی سەرکەفتنە و شمەرەژی سەرکەفتنە شمرە گەلێک ئیمێل هاتنە ئەڤرۆ گەلێک پەیامە پرەیا تویتەر و تشتێ دژی خەڵک پیرۆزبایل مەدکە و خۆشیتکەن. بەڵێ بەڵێ دوێنێ بەرپرسانی ئەمریکا ستایشی هێزەکانی پێشمەرگیان کرد کە تاکە هێزە ڕوبەڕووی داعش دەبێتەوە، وەروە پنتاگۆنیش ستایشی هێزەکانی پێشمەرگەی کردووە و وەزیری دەرەوەی ئەمریکاش ئەمڕۆ بە هەمان شێوە باسی لەوە کرد کە پێشمەرگە تاکە هێزە کە بتوانێت داعش شتێک بشکێنێ. ببوورە دەنگێ وە باش نایە ئەس پرسیارێت وە گەلک باش ئەس ناکەمە. بەێ ئەس دێ ji بوتە بکەم کرمانجی بەرپرسیارن ئەمریکا دوی وەزارەتە دەربەدا نانا کورمانجی سۆرانی نەمشکلیە دەنگ نایە بەسا بێژین ئازاتیا پێشمەرگەی کردن و ئەف ئۆپەراسیۆن بلند نرخاندن وەروە ئیروژی بێژین هەم پنتاگۆنیژی بە بلندی نرخاندن. ئەم هەنوێ نرخانێ چاوا دەبینن وەکو ێزیدیەک وەکو نوونەری حکوومەت هەرێما کوردستانی لە ئەمریکایە. گەلک مهمە شمەرە ئەف سەرکەفتنەکە مەزنە دەستمە هاتە پێنتاگۆن یعنی وەزارەتە دیفاع vê derê مەرەیە با ئەوژی لەشکرێت وان الجەویدە و غرفة عمليجي أو جيب مرنا شوان رجي وك مقود قالك مهمة رزقار كردنا شنقال نغير تشتكي مهمة شكردارة مريكا جالدكا رئيسي قرده أو جالد علاقات داعش الموصلة بسوريا قطعت جاية إش أمريكيارا أف تشتكي قالكي مهمة ريكا استراتيجية مشوان قطع كرا وشمرجي وكرد قالك مهمة كرز شنغال رزقار بويا الدستي مدايا أف داعش بيس شوي دري در كفتنا إش أمريكيارا أف تشتكي مهمة إش مرجي مهمة بله بيان خان إيرو تشتكيدن لأمريكا تهاد بحث كنه كو
بێژن سیاسەتە ئەمریکا بتایبەتیژی باراک ئۆبامای لە دژی چەکداران داعشی هاتیە گوهرتن ئەو سەبەبێ وێ ئەو بووە و هێزên پێشمەرگە کارینە بێژین قەزایە شنگالێ کۆنتترۆل بکەن. ببرە دەنگێ وە گەلک خراپتێک گەلک خشەخش هەنا و دەنگێ وەی زعیفە بەێ بەیان خان بەساوەیەکی ناگەهم نەز مەسئلە نەزمانە مەسئلە دەنگە دەنگ بەێ بەیان خان من دەبێ مەهندسەکەی وە بەڵێ بەیان خان دواتر دەگەڕێمەوە لات هاوکارانم هەوڵ دەدەن کە دەنگەکەی من بەباشی بگات بە تۆ دێمە لای کاک دڵشاد ئازادکردنی شنگال سەرباری ئەوەی کە ڕەهەندێکی نێودەوڵەتی هەیە لە هەمان کاتدا ململانەی سیاسی وەروا مزایدەش هەبووە. لە ئێستادا دوای ئازادکردنی شنگال ئەو ململانەیە بەردەوام دەبێ؟ سەرەتۆ بەگە ئەیجۆز هاوێت من پڕبە دڵ پیرۆز بۆ یا و سەرکەوتنە گەورەیە لە سەرجەمگەلی کوردستان و تایبەتی لە خەڵکی شنگاری ستەمدیدا و بە تایبەتیریش لە جەنابی سەرۆک بارزانی چونکو لەبەر هۆکارێک ئێمە لە نزیکەوە لە کاریگەری ئەو زوڵمەیکەوە بەسەر شنگار دەهات بەسەر خودی جەنابی سەرۆکەوە و ئەو ئارم سیرکردنی ئازادکردنی شنگار چەند ئارمانجێکی گەورە و من دڵنیام کە هەستی بەڕێزیۆن ئەو ڕوو یەکێک بووە لە ڕۆژە هەرە خۆش و گەورەکانی کە لە بیرکردنەوەی بەڕێزیۆندا هەبووە. بەداخەوە ئێمە ڕۆژانێکی سەخت و ناخۆشمان لەم کارە ساتە بەڕێ کرد کە ئەوەی زۆرتر جێگۆی داخ بوو ئەوە بوو کە ئەم کارە ساتە گەورەی کە بەسەر گەلی کوردستان داهاتووە بەسەر بەشێکی گرنگی گەلی کورد داهاتووە استقلال دەکرا خود هەوڵ دەدرا بۆ ئەوەی کەەوە بوو مەرامی سیاسی لە گوشەنیگایەکی زۆر لاوازەوە بە حەقیقات کە بڕۆی من وایە ئەم سەرکەوتنە گەورەیە و ئەو ئیرادەی بەهێزەی خەڵکی کوردستان و ئەو ئیرادە پۆڵاینەی هێزی پێشمەرگەی کوردستان لە سەرجەم پێک هاتەکانی کوردستان لە سەرجەم هێزەکان لە لایەنە کوردستانیەکان لە خوبەخشەکان لە خەڵکی کوردستان بە ناوچە جیۆجیۆکانەوە لە بەشداریەکی کاریگەری کە من دڵنیام ئەگەر ئەمڕۆ پێویستی بە خوبەخشین هەبوایە و بانگەوازی خوبەخشین بکرا بۆە دەیان هزار خەڵک لە کوردستان وەڵامی ئەم هەموو با بڵێن پرسیارە نابەجێیانە یاخود ئەو هەوڵانەی کەەوە بوو استقلالکردنی شکستێکی وا بوو مەرامێکی سیاسی ددانەوە پێشمەرگە لە با بڵێن لە لایەنی نێودەوڵەتیەوە زۆر بە گرنگجی وەسف دەکرێت بەڵام لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە وا دەکەن کە لە گرنجەکەی کەم بکرێتەوە. من دەبینم مەسەلێکی کوردی هەیە دەڵێ بەری خۆر بە بێژینگ ناگیرێت قسەکردن لەسەر ئەوەی کەوا هەر کەسێک هەوڵێکی واش بدات بوو کەمکردنەوەی نرخ و کاریگەری ئەو سەرکەوتنە گەورەی خەڵکی کوردستانی هێزی پێشمەرگە بەدیتنی من زەمەنی ئەوە نەماوە خەڵک بەم قسانە بخەڵاتێت و من داوای لێبوردن دەگەم کە داواتان لێ بکەم ئێرەش کوردستان 24 و ئێمەی ئامادەبوونیش بەلای ئەم مەسەلەیەدا نەچین چونکە گەورەی ئەم سەرکەوتنە ئەوەندە گەورەیە ئەگەر ئێمە بەکاری بینین جارێکی تر بوو وەڵامێک بۆ هەندێک خەڵکی نەخساخ کە سەرکەوتنی ملەتی خۆی بەرچاونەگیرێت من پێم وایە ئەمە هەر بۆ خۆی کیفایەتە وەڵامێک بۆ ئەم خەڵکانە ئێمە لە بڕی ئەوە ئمە لەسەر ئەوە هەڵواستە بگەینکەوە کاریگەری ئەم مەسئلەیە لەسەر پێگەی هەرێمی کوردستان لەسەر پێگەی هەرێمی کوردستان لە هاوکێشە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی و پێگەی هەرێم و هێزی هەرێم لە ناوخۆی و چوارچێوەی عێراقیشدا و هەروەها پێداویستیەکانی قۆناغی ئایندە یاخود دوای سەرکەوتنی
کوردستان دوای سەرکەوتنی پێشمەرگە لە شنگار چی لە ئێمە دەخوازێت وەکو لایەنە سیاسیەکان ئێمە چون بتوانین هەم سەرکەوتنە بخەینە خزمەتی بەرەو پێشچوونی دووزی ڕەوای گەلەکەمان دەچمە لای لیوا جەباریاوەر فەرماندەی گشتی هێزەکانی ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەک لە شاری سلێمانیەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵما ئەو کاتت باش لیوا جەبار هێزەکانی پێشمەرگە ئەمڕۆ قەزای شنگالیان کۆنتترۆل کردەوە سەرۆکی هەرێمیش باسی لەوە کرد کە تاکە هێز کە بەشدار بووە لە ڕزگارکردنەوەی شنگال هێزی پێشمەرگە بووە بەڵام هەندێک لایەن دەخوازن ئەمە ئەم گرنگی ڕزگارکردنەوەیە کەم بکەنەوە ئایا ئێوە وەک وەزارەتی پێشمەرگە ڕازین بەمەیان؟ جاری یەکەم ڕوتبەکەم کەم مەکەوە من فەریقم لیوانیم ئەوە یەک دووەم پێچێ جەنابەت کەڵکت وەرنەگرتی بێ لەو وتە جوانەی کاکە دڵشاد کە باسی ئەوەی کرد ئێمە باشتر وایە باسی گرنگی ئەم شەڕە بکەین لە ڕووی استراتیجیەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی پێگەی هەرێمەوە لە ڕووی ئەو مەینەتێ گەورەیە بەسەر برا ئێزیدەکانماندا هاتووە وەکو داواکاریەکی فەرمی لە جەنابتی کرد کە ئێمە ئەوانەی بەشدارین لەم بەرنامەیە دوورمان خەیتەوە لەو بابەتە ململانیە سیاسیە دەربارەی ئەم کێشەی ئێمە با سەیری کێشە گەورەتی ئەو گەورەیە بکەین کە مەینەتی ئەو مەینەتیە و ئەو ئازارە گەورەی کە بە سەر برا ئێزیدەکانمان داهاتووە لەبەرەوە تکات لێەکەم با قسەکەم تەواوکەم با قسەکەم تەواوکەم من یەک نمونە ئێنمەوە بۆ پشتیوانی قسەکەی کاکە دڵشاد ئێستا 6 وڵات هەیە بەشدارن لە شەڕ 6 وڵاتی جیاجیا هەندێکیان وڵاتی عەرەبین هەندێکیان وڵاتی ئۆروپین هەندێکی ئەمریکایە ئەمانە هەمویان بەشدارن لە پرۆسەی شەڕ دژی داعش ئایا ئەو فڕۆکانەی کە دێن بەسەر شنگالە کە هاوکاری ئێمە دەکەن و پشتیوانیمان دەکەن بە تایبەتی لەو ڕۆژەی لەو هەفتەیە و لەو ڕۆژەی شەوی ڕزگاکردنی شنگال کە چل فڕۆکەی جۆرا و جۆر لە ئاسمانی شنگالدا بوو ئایا وڵاتانی هاوپەیمانان لەوێ باس دەکەن بڵێن سایقی فلان فڕۆکە ئەمریکی بووە ئەوەی تریان فڕەنسی بووە ئەوەی تریان ئیتاڵی بووە ئەوەی تریان بریتانی بووە لەبەرەوەیە بەڕاستی با ئێمە ئەم بابەتە لەو قۆناغا دوور خەینەوە ئێمە باسی گەورەی ئەو سەرکەوتنە بکەین باسی گەورەی ئەو باشە باس لە گەورەی ئەو پرۆسەیە دەکرێت لیوا جەبار بەس ئەمە قسەیە و دەکرێت و لە ڕاگەیاندراکان باس دەکرێت بە تایبەتی حیزبەکان ڕاگەیاندرا و بڵاو دەکەنەوە یعنی ئەوکو وەکو ڕاگەیاندنەکان ئازیزەکەم ئێمە دەستخۆشی لە هەموو هێزەکانی پێشمەرگە کە بەشدار بوونە لە ڕزگارکردنی شنگال وەکو کاک دڵشاد گوتی لە هەر یەکەیەک بووبن لە هەر بەشێک بووبن لە هەر لایەنێک بووبن گرنگ ئەوەیە توانرا بڵێن بە ئازایەتی و قارەمانیەتی هێزەکانی پێشمەرگە شنگال ڕزگار بکرێ و جارێکی تر برایانی ئێزیدی بڕۆنەوە بۆ زێدی خۆیان بۆ ناوچەکانی خۆیان من خۆم دوێنێش لەگەڵ چەند کەناڵێکی ڕاگەیاندن نیسان هەمان شێواز دەیانویست ڕام کێشن بۆ ئەو بابەتەیە بەڵام من وتومە هەموو جەنگاوەرێکی کورد لە هەر شوێنێک بێ من پێڵێم پێشمەرگە ئیتر بە هەر ناو ناتۆرەیەکی هەیە لەبەرەوەیە من ئەڵێم هێزەکانی پێشمەرگە 10 جاری تر 50 جاری تر وەکو دوێنی بۆ NRT و بۆ گەلی کوردستان و بۆ هەموو ئەوانەی باسم کردووە بە تایبەتی بۆ تەنانەت بۆ کەناڵە عەرەبیەکانی جززیرە و عەرەبیە و بە هەمان شێوازکە و پرسیاریان کرد ئەڵێم هێزەکانی قارەمانی پێشمەرگەی کە شنگالیان ڕزگار کرد منیش دەنگی خۆمە خەمە پاڵ دەنگی کاک دڵشاد تکاتان لێکەم ئەم بابەتە لە ڕووی وەکوتم لە ڕووی سایکۆلۆجیە لێکی بدەنەوە کە چەند گرنگە بۆ برا ئێزیدیەکانمان لە ڕووی استراتیژی عسکەری و سێری بکەن کە ئێمە توانیمانە ڕێگایەکی سەرەکی بڵێن ئیمدادی داعش ببڕین کە لە ڕقەوە داهات نەوەکو بەس بۆ شنگال و بۆ مووسڵ و بۆ ڕمادی و بۆ لیوا جەبار دەگەڕێمە وڵات لەگەڵم بمێنەوە چۆن بتوانین دەچمە لای بەڕێز دڵشاد باس یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا
هەرچەندە باس لە پرۆسی ئازادکردنەوەی شنگال دەکات پیرۆزبایی دەکات بەڵام ئەو پیرۆزبایی ئاراستەی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان ناکات. بەدیتنی من دیسۆنیش دەڵێمەوە گەورەی ئەم سەرکەوتنە بە بەیۆنێکی حزبی کەم و گەورە نۆبیت، یعنی ئەگەر ئەم بەیۆنە هەرچیەکی تێدەوە پێی گەورە ئەو سەرکەوتنە لەوە گەورەتر نەدەبوو بەوەی کە هەیی و بە هەر شێوەزێکیش بنووسێت تیژ لە قیمەتی ئەو سەرکەوتنە گەورەیە کەم ناکاتەوە. بەدیتنی منیش بەیۆنەکەم دیت دەکرا زۆرتر دڵخۆشی سەرکەوتنی کوردستی گەلی کوردستان وی هێزەکانی پێشمەرگەوی سەرروکی ڕاستە و خو سەرپەرشتیکردنی با بڵێنی هێزەکان لەلایەن جەنۆبی سەرروکی هەرێم و فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەوە. بەدیتنی من دەبووە ئەم حەقیقەتە نادیدە نەگیرێت لە هێزێکی کاریگەر لە ناو هەرێمی کوردستاندا ڕەنگە خەڵکی تر هەبێت مەسەلەن چاوی بەرەوەی نەدات بڕوای بە هەندێک وازعیەوە نەبیت، بەڵام بەدیتنی من دەبووە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەیانەکەی خۆیدا زۆر بە سەریحی زۆر بە وازەحی زۆر بە جورئەتەوە باسی ئەم سەرکەوتنەی بکردبووە، باسی کاریگەری ئەم سەرپەرشتیکردن و ئیدارەدانی ئەم وازعی بکردبووە کە لەلایەن هەموو دنیا و بەبەرزدە نرخێنرێت و بە چاوێکی زۆر گەورەوە سیر دەکرێت. بەڵام دیسۆنیش من دەڵێم ئەسڵان بەیانی حزبی لە سەردەرچوونی سەرکەوتنێکی وە گەورە بە جێشێکی نیزامی بە سەرکردایەتی یاخود بە سەرپەرشتی فەرماندەی گشتی هێزی پێشمەرگە بەدیتنی من بە بەیانێکی حزبی نە ئەگەر زۆر وەسف بکرێت ئەم سەرکەوتنە گەورە دەبێت، نە ئەگەر خۆنە خواستە هەوڵ بدرێت لە بکەم بکرێتەوە تەنها ئیزافەم هەر یەکێک لە زەویەی خۆیەوە سیر دەکا ئەم مەسئلەیە چەندە مهمە. بەڵێ دەگەرم وڵاتکە دڵشاد دەچمەوە لای بەیان سامی عەبدوڕەحمان کە ئێستا دیارە ئامادەیە. بەیان خان باسم لەوە کرد کە ئێستا لە ئەمریکا باس لەوە دەکرێت کە گۆڕانکاری لە استراتیژەتی ئۆباما ڕوودەدات. ئایا هۆکاری ئەم گۆڕانە کۆنتڕۆلکردنەوەی قەزای شنگالە؟ دووبارە مدوێز پیرۆزبایی خەڵکی کوردستانی بکەم خەڵکی شنگالێ خوشکرد برایت مەیت عەزیزت ئیزیدی ئەف سەرکەفتنەکان مەزنەش مەهمارە الأمريكا جي وها اهتمامها كان مازنت دانفي الهم كانال تلفزيون وراديو وجريدات أمريكي أفسر كفتن أفرز قار كردنا شنقالي أخبار خبري سركية إش مهمارة تشتكي قرنقة طبيعية أف دس كفتن تأثيرك هبل سر استراتيجية أمريكا آزاد كردنا شنقال ريا رئيسي دقري إش داعش ريا بيني موصل وسوريا إشوان دقري أفي تأثيرك الكي السروان وسر كفتنا بيشمرقة وعلاقات ميت نيزيك هيزي بيشمرقة والقل هيزي أمريكية جوي أول سر قاعيجي أفجي تأثيرك باش السروانتك بەڵێ ئەو سەرکەوتنە لە کاتێکدا کاوکێشەی سەربازی و سیاسی دوایی هاتنی رووسیا گۆڕانی بەسەرداتوە ئەمەیان تا چەند کاریگەری لەسەر پێگەی هەرێمی کوردستان و بە تایبەتیش سەرۆکی هەرێمی کوردستان دەبێت. ڕاستە ئەم گەلێکی سەربەرزینە جەنابێ سەرۆک بخۆ چاپدێریە vê ئۆپەراسیۆنێ کرا شنگال ڕزگارکردنا شنگال و خەڵکی vê دەرێژی زانێ کو جەنابێ سەرۆک دەورەکی مەزن دیتە vê و پرس کۆنفرانسا ویژی vê دەرێژی خەڵک هاژێ هەنە و زانن دەورێ جەنابێ سەرۆک چ بوویە. ڕاستە هاتنە سووریا نێفقاعێدە دیسە تشت گوهەرینە vê دەرێ هون بخوزانن شما باشتر زانن أمريكا وروسيا تمشاي سوريا ببرة أمريكا وروسيا بتشافكي تمشاي سوريا وعراق ناكن هدفت وان بلكي جياواز بن بس أم بهتر بري خدن أمريكا وأم راست جونا أم تبيجنا وان أم سباسا أمريكا كان بشتا مدقرن وأوجي سباسا مدكن كو هيزي بيشمرقة
وها يعني براسته دوركي مزن بهننا الكردستاني الشنغالي العراقي ده وأف سركفتن شمرة وشوان رجي بەڵێ میدیا جیهانیەکان بە بایەخێکی زۆرەوە لەم سەرکەوتنەی هێزەکانی پێشمەرگیان ڕوانی ئەمە تا چەند کاریگەری لەسەر وڵاتانی زلهێز دەبێت بۆ ئەوەی زیاتر هاوکاری پێشمەرگە بکەن. ئەم هێویدارین هەر بەردەوام بن الگەلمە مە چەند جارە شوانرە نیشاندایەک و پێشمەرگە سرت کەوێ هەگەر دەعما مە بکەن دعم سياسي دعم بتشك وتمرين وتشتت وهاش بيشمرقة داعش ناترسن أمد حاضر بوين دجي صدام بالسكنين صدام بهمه كيمياء باران وجينوسايد ودنياها بهمه بصدام ربو مدهكي هر ام برانبر وي سكنين ام برانبر داعشي بردوامت سكنين حتى خلاص بنش عراقي دركفن أفش أمريكا رجلك مهمة إشوان مهمة كبزانن هيزك هي العراقي ده الكردستان ده بردوام دجي داعش سكنيته بەڵێ بەیانخان دەگەڕێمە وڵات دەچمە کاک عادل گرتنەوەی شنگال لە ڕووی سەربازیەوە تا چەند گرنگی هەیە. سەرەتا پیرۆزبایی لە پێشمەرگە قارەمانەکانی کوردستانەکەم پیرۆزبایی لە ملەتی کوردی قارەمانەکەم بۆ ئەو سەرکەوتنە بەڕاستی ئەوەی ئەمڕۆ تۆمار کرا داستان بوو بە واتای وشە داستانێک بوو چوە ڕیزی داستانەکانی مێژووی کوردەوە من ئەڵێم لە ڕووی استراتیژیەوە شاخی سنجار و ناوچەی سنجار شوێنێکی زۆر استراتیژیە کلیلی نێوان سێ دەوڵەتی سەرەکیە ئێمە ئەگەر سیر بکەین لە سەروی سنجارەوە لە ڕەبیعە بەسەرەوە سێگۆشەی سووریە و تورکیا و کوردستانی عێراقا لە لای خوارەوە دیسان سێگۆشەی عێراق و ئەردن و سووریایە ئەو دەشتایە پانایە ئەو ڕێگایەی هاتوچۆی لۆجستی هێزی داعشی تیابوو ئەو ڕێگایە پچڕا بە پچڕانی بە قسەی تۆ بە ئێوە چەکدارانی داعشتان لاواز کردووە بەتایبەتی لە ڕووی سەربازی و ئابوووریەوە بە کۆنتڕۆلکردنەوەی ئەو ڕێگایە داعش نەک هەر لاواز بوو سبەی دوو سبەی دەرئەکەوێت داعش بەڕاستی لە ڕووی سەربازی و پشتیشکە ئێستا ئەوانەی لە ناو مووسڵن پێشتر ئەگەری حسابی ئەگەری ئەوەیانە کرد چۆن شەڕ بکەن و چۆن دیفاع لە خۆیان بکەن و نێڵن مووسڵ ڕزگار بکرێتەوە بەڵام ئێستا بیری ئەوان دەگۆڕێت چۆن خۆیان دەرباز بکەن چۆن دەربچین کە ڕێی هاتوچۆیان لەگەڵ ڕقە و وڵاتی سووریا و ڕۆژاوای کوردستانە پچراوە. بەڵێ دەگەڕێمە وڵات دەسمە لای فەریق جەباریاوەر فەریق جەباریاوەر ئەو سەرکەوتنەی هێزەکانی پێشمەرگە وا لە وڵاتانی هاوپەیمان ناکا کە ئەو هاوپەیمانەتی دژی داعش پێکێنراوە وایان لێ بکا کە لەو ڕاڕایە بچنە دەرەوە و بتوانن زیاتر هاوکاری هەرێمی کوردستان بکەن و بە شێوەیەکی ڕاستە و خۆش بە تایبەتی بێگومان دیارە ئەمڕۆوەکو هەموو برایانم کە لە ستۆدیۆ لای بەڕێستانیان لە دەرەوە ستۆدیۆن کە باسییان کردووە گرنگیکی یەکجار زۆر گەورە بەو سەرکەوتنەوە بە ڕزگاکردنی شنگالدرا هەم لەلایەن ڕۆژنامەکانی جیهانەوە هەم لەلایەن بەڵێ وا دیارە لە لیوا جەباریاوەر پەیوەندێکی لەگەڵ ئێمە پچراوە بەڵێ دەگەڵێمەوە لای جەنابتان هەمان پرسیاری لیوا جەباریاوەر لە جەنابتان دەکەن ئایا ئەم سەرکەوتنی هێزەکانی پێشمەرگە واناکات کە وڵاتانی هاوپەیمان لەو ئەو هاوپەیمانەتی پێکێنراوە لە دژی داعش لە ڕاڕایە بچنە دەرەوە و زیاتر هاوکاری پێشمەرگە بکەن بە تایبەتیش بە شێوەیەکی ڕاستەوخۆ من پێم وایە پێشمەرگە ئێمە زەرێ زۆرماندا لەو شەڕی هاتنی داعشە بەڵام پێشمەرگە بۆ هەموو جیهانی سەلمان کە هێزیێکە پشتی پێدەبەسرێت پێشتر هێزی پێشمەرگە ڕەنگە ئەو دوودڵیە هەبوو بێت پێشمەرگە ئەمڕۆ بەڕای من چووەتە ڕیزی لەشکرە
پێشکەوتوەکانی جیهانەوە وڵاتی وا هەیە 50 ساڵە وڵاتە تووشی شەڕ و قەیرانی بەو شێوە نەبووە بتوانێت لەشکرەکەی تاقی بکاتەوە. ئەمڕۆ پێشمەرگە بەڵێ لەو قوارەیە دەرچوو بە دڵنیاییەوە هەموو وڵاتێکی کە بیەوێ هاوکاری کوردستان و هێزی پێشمەرگە بکە بێت و دڵی یعنی پشت قایم دەبێت بەوەی کە ئەو هاوکاریە دەکا بە فیڕۆ ناچێت لە ڕێی ئازادیە هاوکاری زیاتری پێشمەرگە دەکەن بەڵێ دەکرێت هاوکاری زیاتریش دەکرێت و بێت و دڵیش هەست دەکەن ئەو هاوکاریە بە فیڕۆ ناڕوە لە پێناوی شتێکی پیرۆزە بەکاردەهێنرێت. بەڵێ کادر شادێمە لای جەنابەت پارتی لە سەرەتادا بەرپرسیارەتی با بڵێن کەوتنی شنگالی لە ئەستۆگرت کەچی لەو کاتدا زۆربەی هێزەکان لەوێ ئامادە بوون ئایا ئەوان چوونە ژێر ئەو بەرپرسیارەتەوە باو بەرپرسیارەتە درا پاڵمان اینجا ئمە ئامانجی ڕزگارکردنی شنگار لای ئێمە گەورەتر بوو لەم مەسەلەیە ئێمە بەرپرسیارەتی پارتی گەورەیە لە وڵاتە بەرپرسیارەتی پارتی نەک لە شنگار گەورەیە لە دۆست قورماتوش گەورەیە لە کەرکووکیش گەورەیە لە خانەقینیش گەورەیە لە سەرگەڕان و مەخمور و گوێڕ و سەدی مووسڵ و لە سەرجەم بەرەکانی ڕوبەڕووبوونەوەی تیروردا بەرپرسیارەتی پارتی گەورەیە بە حەجمی پارتیە لەم وڵاتە کە وەکو هێزی یەکەم و هێزی سەرەکی بووە ئێمە بەرپرسیارەتی خۆمان بەوە قیاس ناکەین وەحدەیەکی عسکەری ئەم یەکەی عسکەریە سەر بە یەکەی هێزەکانی هەشتا یانی هەفتە یان هێزەکانی وەزارەتی پێشمەرگە یان زێرەوانیە ینی هێزەکانی ئامادەیە یان دژە تیروری سلێمانیە یان دژە تیروری هەولێرە ئێمە بەرپرسیارەتی خۆمان وەکو هێزێکی کاریگەر و سەرەکی و خاوەن پێگەیەکی گەورە لە هەرێمدا بۆ سەیر دەکەین ئەگەر لە جەبهەیەکدا بۆ نمونە هیچ یەکێک لەو هێزانەی کەوا تێدا بەشدارن سەر بە پارتیش نەبن سەرکەوتن بهێنن ئێمە بە سەرکەوتنی کوردستان زانین و بە سەرکەوتنی خۆمان زانین بە پێچەوانە کێشیوە ئەگەر ئیجۆزەم بدەیت ئێمە تەحملی ئەوەمان کرد نەک بڵێ دانمان بەوە دانابێتن کە چونکە هێزی پێشمەرگە پرسیار بکەم ئایا قۆناغی ڕزگارکردنی شنگال کۆتایی هات قۆناغی دوای ئەوە چی دەبێت قۆناغی دوای ئەوە تەبیعی سێ-چوار لایەن دەگیرێتەوە لایەنێکی عسکەریە کە برە بە ڕێزەکانی من لەم باشتر دەزانن و وەسفی دەکەنەوە چۆن ئەم سەرکەوتنە ئیستیسمار بکرێت بۆ زۆرتر لاوازکردنی دوژمن بۆ زەمانەتی پاراستنی شنگار و منطقەکان بوو دانی دڵنیاییەکی واکەوە هاوڵاتیان بوو قۆناغێکی تر هەیە پەیوەندی بە هەم دیسانەوە پەیوەندی بە پارتی و هەیە وەکو هێزێکی کاریگەر لە حکوومەتدا ئەویش مەوزوعی ئاوادانکردنەوەی شنگار و گەڕاندنەوەی ژیانە بۆ شنگار کە بەدیتنی من سەرباری ئەوەی کە ئێش و ئازاری ئەو مەینەتیانەی کە بەسەر خەڵکی شنگار داهاتوون سارێژ نابنەوە لە لای هەمومان دەمینن بەڵام من پێم وایە ئاوادانبوونەوەی شنگار ئەم جارە زۆر بە پوختەتر و بە کاریگەرتر و لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سیاسیەوە یەک بە نسبەتی ئێمەوە پێمان وایە گەورەترین ناوچەی هەرێمی کوردستان کە لە ژێر دەستەڵاتی تیرۆستاندا بووە ئازاد بووە ئەمە پێگەی هەرێم لە هاوکێشە نێودەوڵەتیەکان و لە بابەتەکانی پەیوەست بە ناوخۆی عێراق و ئەو ناوچانەی کەوا جاران زوو پێیان دەگوترا ناوچەی ناکۆکی لەسەر و ناوچەکانی ناوچە کوردستانیانەی کەوا دەرەوەی سنووری هەرێمی کوردستانن و ئەوەی پەیوەست بووە بە مادەی 140 هەموو ئەو قۆناغانەی کەەوە بڕاون ئەمڕۆ من پێم وایە ئەم ئیسپاتکردنە هیچ پرسیارێک لەسەر یەکلابوونەوەی کوردستانی بوونی شنگار ناهێڵیت هیچ پرسیارێک لەسەر باڵادەستبوونی هێزی پێشمەرگە لە بەڕێوەبردننی شنگاردان ناهێڵیت هیچ دوودڵیەک لە بەردەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا ناهێڵیت بۆ ئەوەی شنگار وەکو بەشێکی سەرەکی هەرێمی کوردستان لە سەرەتادا کۆنتڕۆلکردنەوەی یاخود ئازادکردنی شنگال بەسترابەوە بە مووسڵ چۆن وا بڕیاردرا کە ئێوە دەست بە ئۆپەراسیۆنی ئازادکردنەوەی شنگال بکەن ئێمەی پێشمەرگە دەربارەی مەسائلی واجبات یان هیچ هەر ئەرکێک پێمان دەدرێ
ئێمە وەکو پێشمەرگە بێ دوودڵی پێشمەرگە هێزی پێشمەرگە جێبەجێیەکە بۆ بڕیار نەدرایان کەی بڕیاردراوە پەیوەندی بە ئێمە نییە. ئێمە وەکو سەربازێک وەکو پێشمەرگەیەک ئامادەین هەر کاتێک بۆ هەر جێگایەک فەرمانمان پێ بدرێ بەو پەڕیتوانەوە ئەرکەکە جێبەجێکەن. دیارە بڕیاری سەرکردایەتی کوردستان وابوو لەم ڕۆژەیە ڕزگار شنگار ڕزگار بکرێت. مەڵێ دەچمەوە لای بەیان سامی عەبدوڕەحمان کە لە ئەمریکاوە لەگەڵما خاتو بەیان پرسی سربەخۆیی هەرێمی کوردستان لە ئەمریکا بەچی گەیشتووە؟ ئەف پرسەکە خەڵک هەمە شمەت پرسێ و گەلک خەڵکی vê derê رأیاوان ئەvە ku حەقی مەیە حەقی کوردایە حەقی خەڵکی کوردستانە کوردستانەکە سەربەخۆ هەبێ بەس ڕسمیەن حکوومەتە ئەمریکا دبێژێ وانت vê عێراقەکە فێدرال دروست بێ یا باشتر وەک فێدرال ئیش بکە. بس يعني حتما أي كنترول كرنوي شنغال حتى الحكومة تيجي تاتسن كاريجري لسر هنگاوكاني سربخوي دبيت ولاتت أوروبي هجر تقول با كردستان سربخو تقولن أف خونك هون كرد ديم خونات بهنن بس أو بخو نها قبولت كان كو الكردستان حكومتهن آوادان بويا كردستان ما چند تطور کردن الکردستانی ده و دموکراسی بله خاتو بیان با آزاد کردنەوەی شنگال ئایا ئەمە هەنگاوێک نەبووە بۆ ئەوەی بەرەو سەربەخۆیی بڕوات هەرێمی کوردستان؟ مەبەستم لە هەنگاوەکانە کە ئەڤژی هەنگاوکە بەس گەلک هەنگاو ژێرە دوێن مەبەستامە ئەڤە چند بهتر کرد و پێشمەرگەی بەڕێز و قەهرەمان سەرکەون باشترش همه مەسائلێت کوردستانرە پرسیارە سەربەخۆیی پرسیارێ د ئەڤ هەمە بێ بەشەکەس چیرۆکامە بەشەکەش ئاخفتنێتمە لە ئەمریکا کو پێشمەرگە داعش ناترسن هێزەکە لازمە ئەمریکا پشتاوان بگرێ خەڵکی کوردستان دەرێ خوڤەکردنە ژوان هەمە ئاوارارە و ئەم بەشێکینەش ئەف علاقاتێت نێڤدەوڵەتیرە ئەف تشت هەمە پێکرە یعنی ئێکل سەر ئێک هەمە هەنگاونە هەمە هەنگاو و مەدبەن نێزیکترت کەن ڕۆژە سەربەخۆییرە. بەڵێ خاتوبیان دەگەڕێمەوە لات دەچمەوە لای فەریق جەباریاوەر. فەریق جەباریاوەر پێشتر ئازادکردنەوەی شنگال ئەو پرسیارەم ئاراستەی کاگادل کرد کە سەربازێکە و فەرماندەیەکی سەربازیە ئەو وتی پێوەستە بەسەروی خۆمانەوە. من پرسیارەکەم ئەوە بوو پێشتر ئازادکردنەوەی شنگال بەسرابەوە بە مووسڵ بۆچی لە ئێستادا بڕیار درا کە شنگال بە پێش بخرێت و کۆنتترۆل بکرێتەوە؟ دیارە من هەردوو پرسیارەکەت وڵام دەمەوە بەڵام بە شێوازێکی خێرا ئەو پرسیاری پێشتر کە پشڕان مەسلەی گرنگی شنگال یعنی بەنسبەت گرنگیدانی وڵاتانی هاوپەیمان دوای ڕزگارکردنی شنگال بە هێزەکانی پێشمەرگەی کوردستانەوە من ئەوەندە بۆ ڕوون دەکەمەوە کە بە حەقیقەت لە ڕزگارکردنی شنگال وڵاتانی هاوپەیمان گرنگیکی زۆر گەورەیاندا بەم پرۆسەیە و ماوەی مانگێک بەپێ ئەو ئامارەی ئەوان بڵاویان کردەوە 350 جار فڕۆکەی جەنگی هاوپەیمانان لە بارەگاکانی تیرۆریستانی داعش لە ناو شنگال و چواردەوری شنگاری داوە لە هەفتەیەک پێش ڕزگارکردن بەردەوام شەو و ڕۆژ فڕۆکەی جەنگی وڵاتانی هاوپەیمان لە ناو شنگال و چواردەوریدا و بەتایبەتی ئەو شەوی پرۆسەکە کە سەعات 6 بەیانی دوێنی دەستی پێکردووە هەتا بەیانی هەتا بەرە بەیان نزیکەی 40 فڕۆکەی جەنگی بەردەوام لە ئاسمان بووە و بنکە و بارەگاکانی داعشیان بردومان دەکرد. دیارە بێگومانیش دوای ئەم پرۆسەیە چۆن پێشتر گرنگیان دا و بەهێزی پێشمەرگە ئێستا زیاتریش گرنگیە دەن بەهێزی پێشمەرگەی کوردستان و بەڵێنیان پێداوین و بەتایبەتی پاش ئەم گرنگیدانە دیوا جەباردەمەوێ وەڵامی پرسیارەکەم بدەیەوە بۆچی بۆ مەسەلەی بۆ دواکەوت وەڵامە دەمەوە. بەڵێ
وەڵامە دەمەوە قوربان فەرموو. ئێستا ئەوە وەڵامیە دەمەوە بەڵێ فەرموو. وەڵامە بۆ مەسلەی بۆ دواک بۆ ئێستا پێش خرا ئەم پرۆسەیە بڵێ لە پێشدا وا بڕیار بوو کە ڕزگاکردنی شنگال و چەند ناوچەیەکی تریش هەیە وەکو باشیق و ئەو ناوانە بەیەکەوە بێ لەگەڵ پرۆسی ڕزگاکردنی مووسڵ بۆ ئاسانکردنی ئەو پرۆسەیە و بۆ ئەوەی کە زەرورزیان کەمتر بێ بەڵام بە هۆکاری ئەوەی کە پرۆسەی ڕزگاکردنی مووسڵ زۆر دواکەوت و ئێستا هێشتا ڕوو نییە پرۆسەکە کەی دەست پێکات چونکە هێشتا هێزەکانی حکوومەتی ئیتیحادی هێشتا خەریکی ڕزگاکردنی ڕوومادین و هەندی ناوچەی لای سەلاحدینن و ئەبێ ئەوانە تەواو بن ئەمجا دوایی بێن بەشدار بن لەگەڵ ئێمە و لەگەڵ هاوپەیمانان بەڵێ مەبەستت لەوەیە ئەم دوو پرۆسەی لێکریجیا کراونەتەوە بڕیار دراکە کە پرۆسەکە لەبەر ئەوەیە پرۆسەی ڕزگاکردنی مووسڵ دواکەوت ئێمە لەگەڵ هاوپەیمانانە لە چەند کۆبوونەوەیەک باس کراکە ئێمە پرۆسەکە جێبەجێکەین لەبەر ئەوەیە ئێمە نازانین پرۆسی ڕزگاکردنی مووسڵ کەی دەست پێ دەکات لەبەر ئەوەیە زۆر پێویستە بەڵێ لیوات زەبار دەمەوێت بە کورتی وەڵامم بدەوە دوا پرسیارم ئێوە دڵنیاییەک بە ئاوارەکانی شنگال دەدەن ئەگەر بگەڕێنەوە شنگال و لەوێ پارێزراو دەبن ئەگەر بە کورتی وەڵامم بدەیتەوە دیارە وەکو بەڵێ بە کورتی دیارەوەکو بەڕێز کاک دڵشاد باسی کرد دوای ڕزگاکردن پرۆسەیەک دەست پێەکە ئەوەش پرۆسەی چۆنەتی پارێزگاریکردن لە شنگال و چواردەوری شنگال جگەلەوە چۆنەتی ئاوادانکردنەوەی شنگال چونکە خەڵک ئێستا مەبەستی من لەوە نیە ئێوە دڵنیایی دەدەنە ئەو هاوڵاتیانە کە پارێزراو دەبێت جارێ شێر ناکەونەوە ژێر دەستی بۆ منە هەر کەسێکی داگیرکار بێ بە تایبەتی داعش بێگومان ئێمە ئێستا دەڕوانینە ئەوە وردە مووسڵش ڕزگار بکەین و ناوچەکانی تریش ڕزگار بکەین لە داعش و بە تەواوەتی لە هەموو ناوچەکان دەریان پەڕێنین لەبەرەوەیە بەڵێن ئەدەین بە برایانی ئێزیدی کە ئەو هەموو مەینەتیان کێشە کە ئێمە جارێکی تر وەکو هێزەکانی پێشمەرگەی کوردستان بە خوێنی خۆمان بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ خۆیان ئەو قارەمانانەی خەڵکی شنگالیش ئێمە جارێکی تر ناڵێن ئەو مەینەتیە بەسەر خەڵکی شنگال بێت بەڵێ سپاس بۆ فەریق جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵم بووی بەڵێ کاک دڵشاد دەگەڵێمەوە لای جەنابتان سەرۆکی هەرێمی کوردستان باس لە بە پارێزگاریکردنی قەزای شنگال دەکرێت ئەم هەنگاوە چۆن دەکرێت دوای ئەوەی کە ئێستا کۆنتترۆل کراوەتەوە ئەگەر لە ڕووی جوگرافیوە سیر بکەین جوگرافیۆ شنگۆر بە حەقەت وە دەخوازیتکەوە هەم دووریەکەی لە با بڵێن ئێستا شنگۆر ئەو قۆناغی بڕی تێپەڕی کرد کەەوە جارێکی تر شنگۆر وەکو بەشێک لە پارێزگۆی مووسڵ سیر بکرێتەوە ئەگەر وانە بێت ئەبێ ببێتە مەسەلەن نزیکترین پارێزگۆر لە شنگۆرەوە کە نزیک بێت پارێزگۆی دهوکە کامەش بەڕاستی هەم لە ڕووی جوگرافی و لە ڕووی بەگەیشتن و دووری نزیکی طبیعەتی منطقەکە بەڵێ بە تاکید ئەمە واقعێکە وەکو عەرزم کردی ئەو ئازادبوونەی شنگۆر وەزعی ئەو منطقە بە شێوەیەکی گشتی دەباتە قۆناغێکی ترەوە کە باشترین چارەسەر ئەوەیە بەڕاستی و ئیدارەیەکی سربەخۆی هەبێت و ڕێک بکەوین لەگەڵ بەغدا و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانیشباریاوەر گوتی ئێمە جارێکی تر ڕێگە نادەین داعش بکەوێت داگیر بکرێتەوە ئێوە لە ڕووی سیاسیەوە چی بۆ شنگال دەکەن لە ڕووی سیاسیەوە عەرزم کردی شنگۆر پرسیۆری کوردستانی بوونی خۆی یەکلا کردەوە یعنی یەکلا بوویەوە لەوەی کە من باوەڕم وایە بەشداری تەنها و کاریگەری هێزی پێشمەرگەش لە ئازادکردنی شنگۆردا خۆی و استیجابەی لایەنە عێراقیەکانیش مەسەلەن کە مەرجعی با بڵێن مەرجعیەتی ئاینی پیرۆزبایی سەرکەوتن و ئازادکردنی شنگار دەکا کە سەرۆکی حکوومەتی فێدرال پیرۆزبایی ئازادکردنی شنگار دەکا سەرۆکی پەرلەمانی با بڵێن ئەنجومەنی نوێنەرە پیرۆزبایی ئازادکردنی شنگار دەکا هەمووشی ئاماژە بە دەوری پێشمەرگە و کاریگەری ئەوە دەکا ئەمە خۆی پەیامێکی سیاسی ڕوونی تێدا کەیتر کاتم زۆر نەماوە کاک دڵشاد دەچمەوە لای بە خاتوبیان دوا پرسیارم خاتوبیان ئەگەر بە کورتی وەڵامم بدەیەوە تۆ ئێستا لە ئەمریکای نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانیت بەم سەرکەوتنی هێزەکانی پێشمەرگە ئێوە تا چەند فشار دەخەنە سەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئەوەی زیاتر هاوکاری
هێزەکانی پێشمەرگە بکەن. زۆر سپاس. ئێمە بەردەوامین لەسەر ئەو پرسیارە، بەردەوام لەگەڵ حکوومەتی ئەمریکا لەگەڵ کۆنگرەسی ئەمریکا قسە دەکەین لەسەر پێویستیەکانی پێشمەرگە، چەک، تەقەمەنی، ترینینگ یا دەورات و وەکو دیش، یعنی هەندێک تشت هەیە کە پێویستە لە جەبهە، بۆ نمونە مدیکل ئەسیستنس شتی وایە، یعنی ئێمە بەردەوامین و بەردەوام دەمینین، بەڵام حتمما هەموو سەرکەوتنێک دەعممان دەدا. ئەو ئۆپراسیۆنی حەویجە ئەوەش سەرکەوتنێکی زۆر گەورە بوو، ئەویش گەیشتە هەموو کەناڵی تەلەڤیزیۆنی و رادیۆی ئەمریکا و ئێستا نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە واشنگتنەوە لە ئەمریکاوە لەگەڵم بووی. سوپاس کە دەرفەتتدا و لەگەڵ ئێمە بووی. بڵێ کادر شاد دەگەڕێمەوە لای جەناب تو کاک عادل، دواوتتان کاتم زۆر لەبەر دەست نەماوە، ئەگەر بکرێ بە کورتی وەڵامدەوە. من وەکو کورتیەکەم گوت نەدەڵێم، بەس ئەگەر بە کورتی لە یەک خولەک. جەنۆبی بارزانی نەمر ئێمەی نەسیحەت کردووە کە لە شکستدا ناومێد نەبین و لە سەرکەوتنیشدا مەغڕور نەبین. ئەم سەرکەوتنە ئەگەر شکستەکە بوو پارتی حساب بکرا بێت، ئێمە سەرکەوتنەکە بوو گەلی کوردستان حساب دەکەین و ئەمە وا لە پارتی دەکا کەوا هەنگاوی زۆرتر بنێت بوو پاراستنی یەکڕێزی گەلی کوردستان. هاوکاران مامەژەم پێ دەکەن کاک عادل تۆش ئەگەر بکرێت بە یەک خولەک. من ئەڵێم برا پێشمەرگەکان، برا ئەفسەرەکانی کوردستان، سەرتان بەرز بێت، شانازی بە خۆتانەوە بکەن، ئێوە چوونە ڕیزی سوپا پێشکەوتوەکانی جیهان. بەڵێ سوپاس بۆوارێکە لە دڵشاد شەهاب ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان، وەروە کاک عادل کاکەی فەرماندەی یەکەی ئیسنادی هەولێر کە لە ستۆدیۆ لەگەڵم بوون، وەروە سوپاس بۆوارێکە لە فەرق جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوو، وەروە سوپاس بۆ خاتوبەیان سامی عەبدوڕەحمان کە لە واشنگتن لە ئەمریکاوە لەگەڵم بوو. بەڵێ ئەمە دیدارێکی تایبەت بوو سەبارەت بە ئازادکردنەوەی شنگال لەلایەن هێزەکانی پێشمەرگە و وەروە قۆناغەکانی دوای ئازادکردنەوەی شنگال تا دیدارێکی تر هەر لە خۆشی دابن.